لە دیدی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستاندا دامەزراندنی حکومڕانیەکی ڕەشید و دەرهێنانی دامەزراوە نیشتیمانیەکان لە قوڕگ و دەستی حیزب و بنەماڵە سیاسیەکاندا ڕیزبەندی یەکەمی هەیە و لە دروستکردنی بڕیاری سیاسی و داڕشتنی استراتیژی کاری ئەم هێزە سیاسیە ئیسلام خوازە بە هەڵوێستەدا ئەوە بە ئامانجگیراوە لەسەر ئەرزی واقعیش کاری جدی بۆ کراوە و لە ڕێگەی نوێنەرەکانی خۆیەوە پێشتر لە حکوومەتی هەرێم و ئێستاش لە حکوومەتە خۆجیەکاندا بەکردار جێبەجێ کردووە. کۆمەڵ پێی وایە بەبێ بوونی دادپەروەری و بە کلتوریکردنی دادگەری کە بناغی چەسپاندنی پایەکانی حکومڕانیەکی ڕەشیدە ئەستەمە بتوانرێ ئۆقرەی سیاسی و تەبایی ناوخۆیی بێتە دی. هەر بۆیە پارێزگاریکردن لە شکۆ و سەروەری دامەزراوە نیشتیمانیەکان و ڕێزگرتن لە یاساکار پێکراوەکانی هەرێمی کوردستان و داڕشتنی یاساکان بە شێوەیە کە لە خزمەتی ئینسانی کورد و دروستکردنی کەسایەتی تاکی کووردا بێ لە دیدی کۆمەڵی ئیسلامی کوردستاندا وەک بەدیلی ئەم گەندەڵی وستەمکاریەی ئێستای حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان سەیرەکرێت و پێداگریش لەسەر گۆڕانکاری بنچینەیی لەم دۆخە نەخوازراوەدا دەکات کە هەر سوچێکی دەگری قەیرانێکی دروستکراو دای ڕزاندووە. با پرسیارێکی سادە لە خەڵکی کوردستان بکەین. پێش ئەوەی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێم وەزارەتی کشتوکاڵ وەربگرێ کێ دەیزانی وەزارەتێکمان هەیە بەو ناوەوە بەر لە پێگەنانی کابینەی هەشتەم وتەبێژی ئەو کاتی پارتی و جێگری سەرۆکی پارلەمانی ئێستا لە دیدارێکی ڕۆژنامەوانیدا دەڵێ خراپترین وەزارەت لە کابینەکانی پێشوودا وەزارەتی کشتوکاڵ بووە. بەڵام کاتێک کۆمەڵ ئەم وەزارەتە وەردەگرێ پێگە و بەهای ڕاستەقینەی بۆ دەگێڕێتەوە و دەیکاتە کەرتێک کە هەم ببێتە سەرچاوەیەکی داهات بۆ خەزیێنەی گشتی و هەم ببێتە سەبەتەی خۆراکی خۆماڵیش بۆ ناوخۆی هەرێمی کوردستان توانرا گەورەترین گۆڕانکاری لەم بوارەدا دروست بکرێت و بە پلان و بڕیاری بەڕێز عەبدوستەرمەجید دەیان پرۆژەی گەورەی ئاو و کشتوکاڵی لەو ماوەی ڕابردوودا جێبەجێ بکرێ کە خۆی لە گەیاندنی هەرێمی کوردستان بە ئاستی خودبژێوی و دروستکردنی چەندین بەنداوی گەورە و بچووک تا دەگاتە ئەوەی بەرهەمی کشتوکاڵی و پەلەوەری ناوخۆ هەناردەی جگە لە ناوچەکانی دیکەی عێراق چەند وڵاتێکی دیکەش بکرێ وەکو میسر و سعودیە و لوبنان و چەند وڵاتێکی دیکە. ئەمە بۆ وەزارەتی ژینگە و دەستگای گشتی کاروباری مینیش هەڕاستە و لە سەردەمیاندا زیار محەممەد ئەحمەددا سەدان ناوچە لە مین و تەقەمەنی پاکراونەتەوە کە پێشتر ناوچەی مەترسیدار بوون لەگەڵ ئەوەی ئەو دەستگایە هیچ بودجەیەکی نەبووە بەڵام بە پلان و شەونخونی شەو و ڕۆژ توانراوە ئەو خزمەتە گەورەیە بکرێ. هەر دەستگا و دامەزراوەیەکی ئەم حکوومەتە بگرە کێشە و قەیران و ململانەی سیاسی بە جۆرێک سستی کردووە نەدەتوانێ خزمەتی خەڵک بکە نەدەشتوانێ ڕۆڵی خۆی بگێڕێ. بەڵام لەو 4 ساڵەی کۆمەڵ لە حکوومەت بوو تیمە حکوومیەکەی کۆمەڵ توانیان وەزارەت و دەستە و دامەزراوەکانی خۆیان لەو ململانیانە دوور بخەنەوە. ئەمە جگە لەوەی ڕێگە نەدراون بچووکترین گەندەڵی لەو شوێنانەدا بکرێت و مەحسوبیەت و پشکپشکێنەی حیزبی کۆتایی پێهێنرا و پۆستەکانی بەڕێوەبەر و بەڕێوەبەری گشتی لە ڕێگەی کێبڕکێ و سیڤیەوە ئەنجامەدرا بە شێوەیە کە کەسی شیا و لە شوێنی شیا و دادنرا. هەموو ئەمانە بە پلانێکی ورد ئەنجام دراوە کە کۆمەڵی ئیسلامی کوردستان لە دوورخستنەوەی دەستی حیزب و نەهێشتنی ململانەی حیزبی دەستی پێکردووە بە ئاراستەی چەسپاندنی حکومڕانیەکی ڕەشید. دەتوانرێ بوترێ لەو ماوەی تیمی کۆمەڵ لە حکومەتدا بوون بناغەی حکومڕانیەکی تەندروست و ڕەشیدی وایان لە وەزارەت و دەستگا و دەستەکانی خۆیان داڕشتووە کە هەر کەسێک دوای ئەوانش بچێتە ئەو پۆستە پێویستە پابەند بێ پێیانەوە و ناتوانن وەک پێشوو بەویستی حیزب و خواستی شەخص مامەڵە بکەن لەو شوێنانە. ئەمە بۆ ئاسی پارێزگا و حکوومەتە خۆجیەکان لە پۆستی ئەو بەڕێوەبەرە گشتی و قایمقام و بەڕێوەبەری ناحیانەش کە نوێنەرایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان بەڕێوەیان دەبات تەواو دروستە و جوانترین ئەدای بەرپرسیارەتی و حکومڕانی و خزمەتکردن پێشکەش کراوە بۆ جێبەجێکردنی ئەم پلانە و چەسپاندنی حکومڕانیەکی ڕەشید و دوور لە گەندەڵی کۆمەڵی ئیسلامی کوردستان دەستە بژێری سەرکردە و کادرەکانی خۆی خستووەتە خزمەتی خەڵکی کوردستان بە تایبەتیش گوندنشین و بەساڵاچوان و جوتیاران و مناڵان و بێسەرپەرشتان ئەم ئەزمونە سەرکەوتویان بە چاوی خۆیان بینیوە و ڕۆژانەش بەریەکەوتن و مامەڵەیان هەبووە و هەیە لەگەڵیدا. کۆمەڵی ئیسلامی کوردستان تاکە هێزی سیاسیە کە بە پلانەوە بەشداری ئەم کابینە پڕقەیرانەی کرد سەرەڕای ئەوەی توانی سەرکەوتنی گەورە تۆمەر بکە پلانەکانی دەسەڵات نەیتوانیەوە بچووکترین کاریگەریان لەسەر دروست بکە بە ئاراستەی بەلا ڕێدابردنیان و دروستکردنی دۆسەی گەندەڵی بۆیان پێچەوانەی هێزەکانی دیکە کە نەک نەیانتوانی جیاواز بن لە هێزە دەسەڵاتدارەکان بگرە هەندێکیشیان بۆ بەرژەوەندی حیزبی و شەخصی بوونە بەشێک لە ئەجێندای مەترسیدار و گەندەڵی دەسەڵاتداران کە 27 ساڵە کار لەسەر تێکدانی دۆخی سیاسی و ئابووری و شکاندنی سەروەری دامەزراوە نیشتیمانیەکان و شکۆی تاکی کورد دەکەن و ئەوەش بەڕوونی دیارە.
کۆمەڵی ئیسلامی کوردستان کە هێزێکی ڕەسەنی هەڵقوڵاوی خواست و ئیرادەی خەڵکی کوردستانە ئاوێتەیە لەگەڵ ئازار و نەهامەتیەکانی خەڵکی کوردستان و ڕەمزی تەبایی سیاسی و کۆمەڵایەتی و دامەزراندنی حکومڕانیەکی تەندروست و ڕەشیدە و لە پێناو بەرژەوەندی گشتیدا هەموو کات چاوپۆشی لە مافی خۆی و تەنانەت ئەندامانی خۆشی پۆشیوە. هەروەک لە مادەی دووەمی پەیڕەوی ناوخۆی کۆمەڵی ئیسلامی کوردستان داهاتووە کۆمەڵ بۆ چەسپاندنی مافەکانی خەڵکی کوردستان تێدەکۆشێ بۆ جێبەجێکردنی خواستە ڕەواکانی شەقامیش بەپێی قۆناغ و سەردەمی خۆی بڕیار و هەڵوێستی وەرگرتووە. لە ئێستادا کە بەرەو قۆناغێکی نوێ دەچین خەڵکی کوردستان وەک بەشێک لە دەوڵەتی عێراقی فیدراڵ شیاوی دەسەڵاتێکی دادپەروەر و حکومێکی ڕەشید و نەزیهە و ئەمەش لە ڕێگەی هەڵبژاردنەکان و سندوقەکانی دەنگدانەوە مەیسەر دەبێ بە واتایەکی دیکە بڕیاری گۆڕانکاری لە دەستی خەڵک خۆیدایە. خەڵکی کوردستان زیاد لە هەر کاتێکی دیکە لەم هەڵبژاردنە متمانەی تەواوی بە کۆمەڵی ئیسلامی کوردستان هەیە بە لەبەرچاوگرتنی ئەو ئەزمونە سەرکەوتووی 4 ساڵی ڕابردووی نوێنەرەکانی ئەم هێزە سیاسیە لە حکوومەت و پەرلەمان چاویان لەسەر کۆمەڵی ئیسلامی کوردستان هەیە کە نوێنەرە ئیسلامخواز و خزمەتگوزارەکانی هاوشێوەی ڕابردوو شەڕی ژیان و گوزەرانیان لە بەغداد بۆ بکەن.